من لێرەدا داوا ئەەکەم بە تایبەتی لە گەنجەکانمان و بە تایبەتی لە لایەنە حیزبیەکان لایەنە حیزبە کوردستانیەکان یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمیتەی زانکۆ و کۆمیتەی مەکتەبەکان یا خوێنکاران کایانە داوا لە ناوچەی زانکۆی پارتی دیموکراتی کوردستان داوا لە ناوچەند خوێنکارانی کەرکووک ئەەکەم کەوا بە هیچ شێوەیە ئەرکی هەڵگرتنی ئەم ئاڵایە نەخەنە سەرشانی خۆیان ئەمە ئەرکی سەرشانی ئیدارەی کەرکووکە ئەمرو بڕیاری ئەنجومەنی پارێزگای کەرکووک و من هەموو لایەنە ئەمنیەکانم تێگەیانووە بە هیچ شێکوەیەک ڕێگە نەدرێ کەس لە خۆیەوە ئاڵای کوردستان بەرێت بۆ سەر زانکۆ یان مەکتەبێک یا هەر دائیرەیەک بە هیچ شێوەیەک ئێمە ئەوە قبول ناکەین و ئەمە زەرەر ئەگەیەنێ بەو کارێک کە ئەمانەوێ بیکەین بۆی برایەتی لە کەرکووک بەهێز بێت و کەس هەست نەکا کە لێرە خراوەتە کەنارەوە بەڵکو هەموو هەست بەوە بکەن کە بەشێکن لەم شارە و ئێمە شەریکین لەم شارە و ئایندەمان لەم شارە هەموو بەیەکەوە بەستراوە.